تەعریبی نوێ لە عێراق هەروەکو تەعریبی کۆنە، هەردووکیان پاژماوەی بۆگەنی ناسیونالیستی پەڕگیری عەرەبیە. ئەم تەعریبە لە زمانی عێراقی مەلەکیەوە سەری ڕەوتی عێراقیەتی نەرم و دەوڵەتی نوێی خوارد. تەعریب لەگەڵ هەڵکشانی ڕوحی عروبە لە بەغداد و لە ناو ئەفسەرانی نەتەوەییدا کارێکی کرد سیمای عێراقیەتێکی بێوەی و بێمزەڕەتی نووری سەعید و مەلیک فەیساڵ بشێوێنێت، ملپکێشێ بۆ بزوتنەوەی ڕەگەزپەرستی ڕەشید عالی گەیلانی و ئنجا بەرە و هەڵکشانی دەمارگیری نەتەوەیی لە ناو گۆڕانکاری دوای چواردەی تەمموزی ساڵ 1950دا. تەعریب و تەرحیل و تەبعیز دوا پلەی ناسیونالیستی عەرەبی بوو، وەکو چۆن لە ئەدەبیاتی چەپدا دەگوترێت ئیمپریالیزم دوا پلەی سەرمایەداریە. تەرحیل و تەسفیری کوردی فەیلی لە بەغداد هەر خۆی کەیسێکی جیاواز و گەورەیە کە ئەویش بزمارێکی تری لە تابوتی ناسنامەی عێراقیەتی دەوڵەتی عێراق داوە. تەعریبی نوێ هەروەکو تەعریبی کۆنە پاشەڕۆی ناسیۆنالیستی عەرەبیە بە هەندێک جیاوازی بەرچاوەوە کە پەیوەندی بە گۆڕینی زەمن و زەمانی قودرەتمەندی دەوڵەتەوە هەیە. لە جێبەجێکردنی سیاسەتی تەعریب و چەماننەوەی باسکی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان و شکاندنی ئیرادەی هێزە سیاسیەکان. تەعریبی کۆن کە بەعز گەیاندیە ترۆپک تەعریبێکی سونی مەشرەبە، بەڵام تەعریبی نوێ لە فراوانخوازی شیعەگەرایەتی خۆی دەبینێتەوە. تەعریبی سونی مەسهەب و هیچ شیعە مەسهەب فەرقی نییە و لە بەشی کوردستان دەخوات. تەعریبی نوێ لە دۆخێک هاتۆتەکایەوە کە دوای ڕیفراندۆم و کەشفی نێتی کورد و عەرەبی عێراقیە لە بەرامبەر یەکتری. لە نێوان خیتابی گۆشەگیری کەم ناوەڕۆک و زەرد هەڵگەڕاوی بەشێکی ناسیۆنالیستی کوردبینی کوردی و شەپۆلی نوێی تەعریبی شیعەگەرایی زۆر لێڵی هەیە. تەعریبی نوێ هێشتا نەگەڕاوەتەوە بۆ قۆناغی هێرشبردن وەک تەعریبی قۆناغی بەعس، بەڵکو تەعریبێکە زیاتر ئیش لەسەر پاکخستنی ڕێوشوێنە دەستوریەکانی کێشەی ناوچەکانی مادەی 140 دەکات. تەعریبی نوێ دەزانێت زەحمەتە بتوانێت بگەڕێتەوە بۆ قۆناغی هێرشبەری تەعریبی جاران لە پێش 2003، بەڵام دەزانێت شۆکی بزوتنەوەی کوردایەتی دوای ڕیفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەر پاشەکشەی یەکبەرەیی و یەخیتابی کوردستان دەرفەتی پێدانەوەی وزەی نەداوە و ئیرادەی کوردستانی بەهێز نەکردوێتەوە. بۆیە تەعریبی نوێ کار لەسەر مەسەلەی کات دەکات تا بتوانێت لە شەتڕەنجی ململانەکەدا هەندێک کار لە کورد بباتەوە لە پێگەیەکی بەهێزترەوە ململانەیە ئەزەلیەکەی لەگەڵ کورد درێژە پێ بدات.